شوێنێکی زۆر خۆشە بەس بەداخەوە کە وەکو پێویست ئاوری لێرە درراوە. گوندێکی خۆشە بەڵام بەداخەوە ئەو شوێنە خۆشە و ئەو هەموو ئاو و کانیاوەکەوە هەیە بەڕاستی حکوومەت زۆر ئیهمالە لە خزمەتکردنی ئەو شوێنە گشتیە. شوێنێکە تا سەر ئێسخان لە خۆشیەکانی باس بکەی کۆتایی نایە ئاوی پاک مەسافەی زۆر بەڵام بەداخەوە نە هیچ خزمەت گوزارێکی نییە نەوەکو بڵێ ئەوەی کەوا توالێتی بۆ بکرێ یاخود دار و درەختی بۆ بچێنرێت ئاوێکی زۆر بەڵام هیچ سەوزایەکی نییە سەوزای لێنە ئێرەکانش کەمتر نیە بەڕێزان نە لە دوکان و نە لە ئەحمەداوە و نەس ئەو تەواوی سەیرانگاکانی بێخاڵ و ئەوەی کەوا پیشان دەدرێەوەی کەوا دەیبینین ئێرە گەبێت و گرنگی پێ بدرێت بڕواکە لە زۆر شوێنی دیکە خۆشترە و ئێمەش سپاسی خزمانی گوندی شەروێت و دەرگەڵا دەکەینکەوە دەرکیان بۆ ئاڵا کردوین لە بۆیکەوە میوانەکان بێن لێرەکانە سەفرەی خۆیانکەن و بە خێر و خۆشی ماڵیان ئاوا بێخوای گەورە خێریان بنووسێ بەڵام گرنگ وایە حکوومەت ئاورێکی جدی لەم شوێنە بداتەوە شوێنێکە بەڕاستی ئەو هەموو ئاوا ئەو هەمووەکانیاوە جوانە ئەو هەموو ناز و نیعمەتە هەیە بەڵام بەداخەوە حکوومەت هیچ ئاوڕێکی لێ نەداتەوە هیچ خزمەتێکی لە بە ئەو شوێنە گشتێنە هیوادارین حکوومەت وە خەبەر بێ و لە خەوی غەفڵەت بەخەبەر بێت و خزمەت گوزاریەک لە بۆ منتیقەکەی بکات و شوێنێکی ئەوە خۆشن هەیە بۆی خەڵک لێرە نەسە دوکانە و نەسە بێخاڵ و نەسە ئەحمەداوە لێرەکانە کابرا بەماوەی 35 دقەی دێتەکانە ئێرەکانە سەفرەی خۆی دەکات و ماڵ و منداڵەکەی خڕ دەکات و لە خۆشیەکان بێبەش نابێت. ئێمە لە حاجەوە هاتوین بۆ شەروێتێ بە خانەوادە و تقریبا جیران و شتەکانیشمانەمی هاتوون بێ لە سروش شتێکی جوانی هەیە بەڕاستی ڕەفێنە ئاوێکی سازگار و پاکی هەیە هیوادارم خەڵکیش ئەو ژینگەی بپارێزێ خدا ئەو ژینگەی پێبەخشێونە ئاوە جوانە لە هیچ منتیقەیەکی دیکە ئەو ئاوە نیە هیوادارین کە خەڵکەکەش ژینگەی ئێرە بپارێزێ زەبڵ و ساڵی بەجێنەیە لە ئیحتیمامی پێبدا ئەو جار داوا لە حکومەتیش دەکەین بەڕاستی ئەو گردوهینانە داری لێ بچەخێنێ ئیحتیمامی پێبدا دەبروسی لێنە مزگەوتی کەم لێنە کەم لێە بەڕاستی شوێنێکە ئەگەر ینی مشۆرخۆری هەبێ هیچ کەمتر نیە لە شوێنە هەرە خۆشەکانی منتیقەی هەولێر و ینی هەڵەبجێ منتیقەیەکی خۆشە دڵگیرە دۆڵی شەهیدان ئەوەش نییە کە ئەو ئیحتیمامی پێدراوە هیوادارین کە خەڵکی ئێرەش ینی گەشت هەزار هین هەیە ینی وەبەرهێن هەیە دەتوانێت داهاتی لێرە ئیحتیمامێکی پێبدا مزگەوتی لێ بکە دەبلوسی پێ بکە ئیحتیمامێکی زۆری پێبدا بەڕاستی ئەم بە ژینگەیەکی زۆر خۆش زۆر پاک و خاوێن هیوادارم کە دەرگا ینی زیاتر ئیحتیمامی پێ بدرێت.